هم الجمعية الحشر فرمود ژیاننامەی شەهید لەیلا قاسم ئەخوێندنەوە. شەهید لەیلا قاسم و هاوڕێکانی 48 ساڵ لەمەوبەر شەهید بوون. ئایکۆنێک بۆ ئازادی و ئاسۆیەک بۆ بەردەوامی خەبات. تێکۆشانی ئەو لە قۆناغێکدا بە جیهانی ڕاگەیان ژنی کورد ئازادی خوازە زۆر نەتەوەژێر دەست بوون. لە ژێر چەپۆکی داگیرکاری دیکتاتۆرترین دەسەڵاتی سەردەم لە ڕووی کۆمەڵایەتیشەوە هاوشێوەی ناوچەکە لێوان لێو بوو لە ڕوانینی پیاوسالاری و هزری نەرێتی کە دەرکەوتن و بزاوتی ژنانە تەنانەت لە بواری مەدەنی و پیشەیشدا جێی سەرنج و تێبینی بووە. لەیلا قاسم لە ساڵی 1952 لە گوندی بامیلی سەربەخەزای خانەقین لەدایک بووە. لە ساڵی 1970 پەیوەندی بە یەکێتی قوتابیانی کوردستانەوە کردووە. لەیلا قاسم وەکو خۆی باسی کردووە بۆیە بەم شێوەیە خەباتی کردووە تاوەکوبی سەرمێنەیە کە ژنانیش دەتوانن لە پێناو نیشتیماندا خەبات بکەن و خوێن بەڕێژن. لەیلا لە ساڵی 1970 لە بەشی کۆمەڵناسی کۆلیژی ئادابی زانکۆی بەغدا وەرگیراوە. وەکو باز دەکرێت قوتابیەکی زیرەک بووە بۆیە مامۆستاکان زۆر خۆشیان دەویست. ساڵی 1974 لە سەرەتای تێکچوونی پەیوەندی سەرکردایەتی شۆڕشی کوردی لەگەڵ حکوومەتی عێراق لەیلا قاسم لەگەڵ 4 لە هاوڕێکانی بەنێوەکانی جەواد هەمەوەندی، نەریمان فواد مەستی، حەسەن هەمەڕەشید و ئازاد سلێمان میران دەستگیر کران. ڕاگەیاندنی ئەو کاتی بەعز لەیلا قاسمیان وەکو گەیرە شێوێنی تیرۆریست ناسان بەبێ ئەوەی خۆی دانی پێدا بنێ. پێش ئەوەی لە سێدارە بدرێ لەیلا قاسم ئەنگوستیلەکەی بە کەسێکی خەڵکی جەلەولا بۆ خوشکەکەی دەنێرێتەوە. رەد کەملی بەرپەتی سێدارە کەوت لەکەین خاف و ساراستار چالاکوانی سیاسی ئامینە ئەحمەد چالاکوانی کۆمەڵگەی مەدەنی خۆبەخش بافەرمون بۆیرە بەنای خۆی گەورە و میهرەبان. دیارە ئەمە وەکو ئەزانی ئەمڕۆ ڕۆژێکی هەم ڕۆژێکی گەورەیە و هەم ڕۆژێکی لێبیر نەکراوشە بۆ گەلی کورد. گەنجێکی وەک من بێتە پێشەوە خزمەت بکە. لەوانەیە ئەو کاتی کە من هاتبێتم چەند ساڵێک پێشستە گەنجانی زۆر هەبوو بێتن کاری خۆبەخشیان کردبێت و لە ڕێگەی منەوە منیش لەگەڵ چەند هاوڕەیەکمان دەرکەوت بێتم ئەمەوان کردبێت کە کاری خۆبەخشی لای چەند کەسێک خۆشەویستە بە تایبەتی ئەگەر بینە سەر ڕێژەی خانمان بۆچی چالاکوانی خانم کەمال لێرەیە ئەگەڕێتەوە بۆ دوو هۆکاری. یەکەم هۆکاری ئەوەیە کە ترسی خێزانە. ترسی خێزان لە چیە؟ مەبەستم ئەوە نییە کە خێزان ترسی لە کچەکەی خۆی هەبێت متمانی پێ نییە میخاتەنەو کۆمەڵگە و چالاکی بکات بەڵکو لە دەوروبەری کچەکەی ئەترسێ. لەوانەیە ڕۆژانە ئێمە کۆمەڵە ڕووداوێک ئەبینین کۆمەڵە ڕووداوێک دەست درێژیەک توزانم کوشتنە بڕینە ئەمەوە لە خێزانەکانەکات بترسن. ئەمە پێی ئەوترێت ترسی خێزانی وا لە کچەکە ئەکات کە نەهێڵێت بڕاتە دەرەوە کاری خۆبەخشی بکات. شتێکی تریشمانەیە پێی ئەوترێت ترسی کۆمەڵگەی. بۆ نمونە من وەکو خۆبەخشێک دێ کۆمەڵە گەنجێکم لەگەڵایە کاری خۆبەخشی ئەەکەم. لەوانەیە کۆمەڵگەدان بە منە نەنێت بڵێ ئەمە کچێکە ناتوانێت خزمەت بە کۆمەڵگە بکات. لەوانەیە ئەگەر کوڕێک بێت یا خۆت پیاوێک بێت توانایەکی زیاتری هەیە ئەتوانێت کۆمەڵگە زیاد بەرەو پێش بەرێت. ئافرەتەکانیش ئەوە لە دەستی خۆیانەیە بتوان ئەوە هێواش هێواش بێنە پێشەوە چونکە ئەوەی بیەوە سەرکەوێەوە بەرەو پێشەوە بڕە ئەکید یان ئاستەنگی و هەموو شتێک دێتە ڕێگای. ئەبێت ئافرەت ئەم هەچی هاتە ڕێگای یاخۆت چی دەستی بۆ هەر دۆسەیەک بێت بیەوێ سەرکەوتوو بێت ئەبێت لەگەڵ ماڵەوە باز بکە ئەمەم هەیە وەڕێگاکان ئاوهایە باز بکە من لەبەر ئەوە ئامانجەکەم ئەوەیە دواتر اینجا بڕاتە ناو دام و دەستگاکانەوە چالە ئەوەشم هەیە بۆ گەنجانکەوە خۆی هەوڵدان تاوەڕێی کەسێک نەکە هەمیشە دەستی بگرێت. من پێم باشە لە تەمەنی 16 ساڵیەوە خێزانەکانمان دەستی مناڵەکانمان بگرین بیان بین بۆ جێگانێکەوە کۆبوونەوەی تیا ئەکرێکەوە بۆ کتێبخانە کتێبیان بۆ بین خوێنینەوە لەگەڵیان نابین بەردەوام پاڵپشتیان بین.
ئێمە لە یادی 48 ساڵی شەهیدکردنی لەیلا قاسم و هاوڕێکانی هەساین بە ئەنجامدانی چالایچیەک بۆ یادکردنەوەی ئەم ژنە قارەمانەی کووردە دیاتکردنەوەکەمان لە چەند بڕگە چالایچیەک پێکات و ئامانجیش لەم چالایچێدا یەکەم بەرزڕاگرتنی ڕوحی شەهید لەیلا و هاوڕێکانێتی و دووەمیش لەم چالایچێدا چەندین کچی گەنج و ژنانی گەنج تواناکانی خۆیان بە چەند بڕگە چالایچێک پێشکەش بە ئامادەبووان کرد و لێرەدا ئامانجمان لەوە بوو کە هێزێکی معنەوی بە کچانی گەنج ببەخشین کە تواناکانیان بەگەڕ بخەن لێرەدا و بە ئەکادمی بکرێن و هێزێکی معنەوی بێ بۆیان لەم ڕۆژەدا کە پیشانی دەن ژنانی کورد لە هەموو بوارێکدا بە توانان هیچیان لە ژنانی دنیا کەمتر نییە و هیچیانیش لە پیاوان کەمتر نییە و دووپاتمان کردەوە وەکو ژنانی گەنجی کەرکووک کە هەمیشە درێژە پێدەری ڕێبازەکەی شەهید لەیلا قاسم بین کە شەهید لەیلا فێرگەیەک بوو قوتابخانەیەک بوو هەمووانی فێری عیشقی نیشتیمان کرد بەڵێن دووپاتەکەینەوە کە هەر کەسێ لە بواری خۆیدا بتوانێت خزمەت بە خاک و نیشتیمانەکەی بکات ئەوە درێژە پێدەری ڕێبازی ئەو شەهیدەیە.